فایدەی نییە هەتا زووە خۆم بڵێن لە تۆ خارم بەشکو هەندێک پاران دەداتێ و ئەو مندارە کردەوە دکتۆری کوڕی خۆم ئەتوو غەریبنی ئەتوو خوارزای منی ئەمن خاری توومە ئەتوو لەوێ ڕاهاتی سەر تەرگرتی هاتێکنە من ئەمن وەڵڵاوە بیلاوەت اللهی هیچ شک نابم ئەگەر هەم وایە ئەمن کو تەقسیری دەکەم کوڕی خۆم ئەمما با ڕێیەکی لە بۆ خوارزای خۆم دابنێ ڕێی کوخارە ڕۆرە وەچی توێوە بڕووکن میر پیاوەکی زۆر باشە لە جاتی من زۆر سەلامیشی لێ بکە بزانە وەزعی ئوموری خۆتی پێ برێ ئینشاءڵڵا یارمەتێکت دەدا و ئەتوش هەینە ئەو تفارۆکەی ببەکن دکتۆری باشە خارە دەبی بیگەمێ کوڕی خۆم ئەنگۆ خۆ میر و نییە ئەوە براگەورەکە و بابەکە خوا لە بۆنگۆی هەناردیە ئەو کابرایە هەموو دەمێ لە خەم و خەفەتی ئەو ملەتەیدا لە گەرەنگ گۆدایە هەر ئاوی لێمەخۆوە سبەینێ بڕۆکنی باشە خارە بە تەمای خۆی عەبدولکەریم هادی جێب دەنێ ئەمن حەز ناکەم لە ئاوای کەس بە چای میراتی تەمەشای من بکە ئەمن میر نیمە ئەمن خزمەتکاری خەرشی ئەو گوندەی خۆمە گسکەکان ئەو جەگەورەکان دیوەخانی من شەو ڕۆژ کرایەوە هەر کەسێک هەر ناگوزورێکی هەبوو هەر ئیشەکی بە من هەبوو شەوبی ڕۆژبی ئەوە بێتن و ئەمن لە خزمەتی تێگەیشتن خوالۆمەت بێڵی میرم عەبدولکەریم ئەمن حەز دەکەم هەر کەم و کورتێک هەر پێویستێک هەر کەسێک لە ئاوایی مشکلەکی هەبوو نەستە هیچ جێکی بێتەکنە من ئەمەن ساحی سەرکارم تێگەیاندیە شەو ڕۆژ ناو خەرکەکەی مەشاکیل عالەمێ لێ بکۆرتەوە بزانێ خەرێک چی دەوێت چی ناوێ ڕۆژ بە ڕۆژ بگەینتە من و ئەمن ئەوەی لە دەست بی تەقسیر ناکەم ئەو خەرکەی کۆ واتە من درێژ دکە میرم هیچ تەقسیریت نەکردیە عەبدولهادی ئەنگۆشی تەقسیر مەکەن ئەتوش عەبدولکەریم لە ناو گوندینە لەگەر ساڵحی دەمەوێ یعنی هەر شتێکتان دیت خەرکە کاکە هەزار احتیاجی هەزار ناگزوریەیە حەز دەکەم بە ساڵحی برێن و ساڵح دەگەینتە من دەبڕۆن خوا حەفستان بی و ئامانەتی خودای بەڵە خواحافیز خواتان لەگەڵ خواحافیز بەخێر وايدنا أورو صالح وابي كرد بايا صالح نيتي لكي وهاب هاد بايا قرو بيقود بايا صالح ولا بمبا كميري أمني فطور اقتدست مدقف دمبتا كميري أو زهينيك بخوم دمزاني صدقهم ولا لك خوايتيا ولا أورو هالرقبي وانشي دابشي بقرآن بتما خو ابزای کو دی انتظارش باش السلام عليكم ولا بابا ولا سوري وشودتي ولا دانش ولا لا اسمك ميدي ولا لا دانش بري شاربي عاكمو ون بميلا صرب خوي من ليدني لو خارة خيرها يعني ممنوع بزك ميدي ونوري والله بابا التواو معك أتبو من ناري وبقصيت شي هاتي دتي بتشك ميري من ليدني كأنما زرعم إردانا نشتيا والله خارة تسبلي برادرك خويا من نارديا يعني برادري بنا خيري يعني أتوي النار جبا يكسر دتي اوها بس انا يبقى كميلي لو بابا اوان تيا عليه ولا خارة هات ما بيبينا لا ديبيني ايه باشا السبب لبرتسي كل هزار وياك سبب أتدري لو دنيا ناجي هي خشن بك
خارە تو هەر بە قوڕێت گرت یعنی میر بە مەنزەندەی خۆت هیچ ئیشی نییە وەختی خۆی زایعکە بە ئەو ئەمی خارە من بەتەمای ئەو خوددای هاتیمە بەشک و بچم میری ببینم چارەکی ئەو مندارم لۆ بکە هەکا بە ئەمە زۆرەی لۆکەمی نەرێ زۆر زەحمەتە ئەتوو بگێ میری مەگەر ئیلا یعنی خارە ئیلا کو مەقسەد چییە مەگەر ئەمن ساڵح سەرکارێ میری بتانی بتگەینتەکن میری دنافیل ناتانی ئەتوو بگەیتەوێ تێدەگەی دەوەڵی خارە عەزەکی دەکەی ئەگەر ئەوەم لۆ بکەی آخر بە شەرتش شەرتی کو مەسەلە چ دووەکرد لە میری دەکەینە دوو بەش بە شەکل زەنابەت بە شەکل ساڵح یعنی کو مەسەلە میر هەر شتێکی دایە ئەگەر قایری فەرموو بە پێشم بکەوە ئەگەر نا بێبن بچی والله زیوار بە جوار دەکەم هەیاوار هەیش خەرچینە ئەو دنیاە چی لە هاتیە خارم بەهاری نابۆستە چۆکان سالا ئیش دەرێ زیوار بە زیوار دەکەم نازانم چ بکەم حەفەت چ منگە منجی پێ ناوی قەرارێکی بدەم وەڵا نازانم چ برێ ئەمری خوای ڕێزایە اقناع صالح برو برو بپێشم کەوە السلام عليكم ميرم. عليكم السلام ورحمة الله وبركاته. بخير يا فندم. الله بخير. الله بخيرك ميرم. الله بخيرك. يا أخو بخير يا صالح. بخو بميوانو هالليلة تائرة. دريو كاكينا ناسم. والله ميرم بريا عمري نم ناسي بايا. زرقم هلا بولو. هنجرياي مدوي هنجرياي ما أو تجير توا هالمفرسة كلهم بيجرموا محتملاتي مقليلو خير إن شاء الله صالح. تيتي يعني أو كابرا أجر بيتو أفيار متي بدي قال في غنبري له خرازي لك هر سندك شيء بدي هر كملو أول أقسان فرق كده سمر الدنيا تيسي بهند بارحة هذا دي بو باري له خوي بيبات خصي تاريخ فرقي تيبقى هذا هنو كهينات وكل زنابه نعود بخير. من النام واسمانه خير تيتي من ذلك البابا. والله قارم نازم تبرين شو روج دبريه روج بروج برا خواتي برسي تعرفش النبي ما دكتوري أجا هاتي بكرته هيجني إن شاء الله بابا هيجني أخوات زي بزينك وش فايدة إن شاء الله. صالح دي بيكن مزيدي بري فاري باش بداتي وبريك كاتم بساتشي إن شاء الله ميلم والله ميلم دعوة كاري دي ما يقدر زي بزيبتك وتم والله أجر مرة شي بقر بدي خير الدقاتي من دارك يشبوتو هلا بس سوري بس درقناها كله لروني دكان در خواري بس خواش خوالو دنيري ميلم أقل في دستو مع نعنيا. لا أقول فينا توم يار ما تيجي دم إيه ده باش. ميرو ما براجو ببينه ما تو خارب عونا زور سلامي ذاك أولاد شيء. عونا يورتي تخوان زي أولاد وقتي. طيب هذي باشا وبخولوا ده. والله ايش مشغول ومزاج له أولاد زور سلام بيك. ان شاء الله سايم البريمي دقو سركم يبدأ. ان شاء الله ده باشا. ده الصالح باتاكي نبي. ده سبب بوريك كاكا صالح. بخير بس وخير ابن سمير بخير صالح. والله يا تنويني او قلنا ما نهر
كذا بكز نابي صالح قال لك لا لا هيك مش تقدمه والله أمنيها بالرواب كله تمادي تلم لا تمادي تلم نشوم شو نروج مروجة شو يا خوني بروش عاد ما نملي برا كله زرقوا هنام هلا بولي تام كورما جندوي بقريب له صالح توري له ذا كمو بلي إن شاء الله إن شاء الله بخير وعافية في صفات هذا دبره لا حول ولا قوة إلا بالله على هالخمس سنين والله كزني خلينا واش فايدة يا رب الأم داري أمن السبيني وخاخا موالو تسمو واسمات ولا بابيز بريم أمن لا ترسي خواو پیغمبری او همو مادی بینم دابر خو تیدگی او جا زگم پیدستی چد ورگرتیا وچی پیم گوتی نی ویلوتو نی ویلوم باشا ئەوەی میر داینێ بێکورە ئەمن وا پێت دەرێم دەنگت دەرمەینە کاچ خۆم با خەکمان دێتێ نەگا مەسانە لە ڕای خوای دەدەستیم ئەو پارەیە پێم دەمینێ بەشی دکتۆر و ئەولام نەکە بابەرۆ خۆ بەتەمانی بیبێ کنزەری جەرمان نووسی ئەدیمام سارا چێوەی بم نابیبێ بەکەم دکتۆرەکی باش بێکورە لەم نەکەی هەی کورە لەکن خوای کورە خۆت من دارەک نیش بيبقى دكتور احمد طبيبي دواي باش بفكر معته ومره كنيا لما سري دبرمو للراهي خواي دي كما صدقي سري من دارك باش خواي ارحم الراحم شفاي لو كركد بنيري كاشخو مام صالح نەخۆشەکەی لەوەی دانیە زۆر خەتەرە والله برا خطر ومتر لكنا من ناخوه امن نيوي خوم هردوي ها ئیمام سالح وچی خۆت گوتنی دیتنی میری هەندە ئاسان نییە ورد دايتو خطر مالو داد او روجي نقش با معاينيا سرم السرانية بكابرا شي دكرت او دو لم دزاني خرشي چه ديشا خوا هەرە تو لە قەرارەکی دەمینێ تدري خود عاجز مكان دري باب شت كوا عاجز مكان او كاري خوايا كوريكم خوا ديار ارادي ولا سربوا اما بعد دعاي بكين يا ربي خوا اوان كعمل دريش بك خوا اوان كدبو بيليتن ديار قسمتك او من داري هر او ندبو او كاري خوايا دسترات هي خارە ئەگەر ئەو خوا گیرا ئەو پارە لەگە من نەکرد بەیانیوە بەشی دکتۆرەکی باشی دەکرد واجير شي نيوي شي امتينا كم مقصد تسيوا سما خارە ئەو ساڵحی سەرکاری میری سما لێ دەگەڕێ کە زگاتەکە میری هەتا ئەچتێ میر دەیاتێ لەگەری میوەنەکە هو تسدري يعني مقصد او صالحي ميري سركاركا يعني هركس شي مير شتشي بداتي لقري دكاتا نيوان والله بابا اوش تساكا والله بابا اوش تساكا كل مير بياوشي قالك باشا وكويش تدي او بياو لك نيوان خارە ئەو کابرا لەوەی دانیە ئەوێ ڕۆژێک کابرا چوو بکنی میر پارەکی باشی دابووێ هەستا بوو کە هات بۆ دەرێ پشتێنەشی دابوێ میر لەگە پارەکەی پشتێنەکەش لەگە کرد بۆ کردت كو يعني تماعي دا بجدينيش كردبو او ماركاوله يعني بجدينيش اللي كردا كرتك وبارتش اللي برد عيدا والشي زلام اري والله هي كل والله وبالله والله او مير ناس دارا باشا والله هو اگر مير بزاني تنسي بيدك خدا دا زاني سر مسراني بيدكاتن بس صالح اگر امن عولابم امن ايش الدبيني صبرك من دي بقى بري بريت خوش بي امان دموي بتسمكن زنابي ميري ببينم ايش امن برسيت درين قوايا الا او حلو فصل بتو دكريتن اگر اتو همتا شي بكي امن بقين يكن زنابي ميري
ئەمن هەندێک ئیشم بمیری هەیە ئەوڕۆ لەولا ڕ ئەمن لە گوندی خۆمان ڕاتمە بەو تۆ زوبای بۆ وەزعەوە خۆم ئاویشتەکەنە تۆ توش وەز سارەکەم لێ بکە ها ئەرێ وەڵی ئەو ئەستانایە ئەمە دەرێن بە خێردارێ ناوەکەتم پێ برێت ناوم عەوڵایە خێری کار ئەوڵە وەڵڵاهی درێتەوە ناکردم خۆش بی یا ڕەبی ئەوجا جێب دەبراگت خێ خۆ بەرێ کاچ کۆ بە خودای یەک شەکاوی لەگەرە توونایم بەبێ ئەوە بەبێ ئەوە کو یعنی مەقسەدت چییە مەقسەدم دەزانی چیە بەرێ ماشەڵڵا میر خوا پایەداریکە خەزینەی زۆرە ئامین یا دری فرەوانە الحەمدلله ئەوەی بستەکردی بەدەست بەتاری ڕەوانی ماری ناکات ئەوها بە خودای بزنت وەرگرت دەیکێنیوە لەگەرم دەگرت وەرگرت لەگەرم دەیکێنیوە پارەت وەرگرت لەگەرم دەیکێنیوە هەرچی شتەکرد ئەتوو وەرگرت دەبی لەگەرم بکێنیوە ئەگەر نا بەحەیەتی عمرێت و چاوت بۆ میرێ ناکەوی یعنی دیارە لێرە ئەوەیە یعنی هەرچی وەربگری و قازانز بکەیت دەبی بکەیتنیوە و دارەچی بە بینە دابینی بۆ خدایە برا کاک ئەوڵە ئەوزە ئەتو کولێک دەدێ و خۆلگێک دەوە ئەوە ئیمن ئەو هایە ئێخە کاچی خۆم ئەمێن محتاجم ئەمێن هەندێکم پێویستی پێ هەیە بەرێت دەست کورتم دەمەوێت شتۆکە دوو قڕۆشەکان بەشکم دەمداتی یارمەتێکم پێدا هەندە باراش و ماراش پێ دەکەم لە بۆ منداران و ئەو شتانە چاوەکەم ئاخر چ هەندەی دەداتە من ئەمن بکەمە نیوە لەگەرت و کورایی لە من نەکەی لۆ ئەدێ من محتاجنی مە لۆ قابلادێ من هێتیمی بەکەو دەکەم ئەدی دە باشاگە ئەمن لە تو وەرنەگرم لە عوسمانی وەرنەگرم لە قادری وەرنەگرم ئەدی ئەمە مندارم لە برسان بمری وێ یاننا کاک سادە ها یعنی ئەتوو هەر کەسەشی بستەکەن میری میر هەرچی بداتێ ئەتوو لەگەری دەکەی نیوە لەگەر هەموو کەسەشی لەگەر هەموو کەسێکی ئەوەی بێ ئەگەر نیوەی نەکا لەگەر وەڵام چونە بیبەمە خوارێ دارکاریشم بکەم ئەوها وڵی تااقەتی دارکاریم نییە ئەمن زۆر مەمنونە دەم بەس ئەتو ئەمن بگەینێ ئەمن چیم وەرگرت بابە شەردی قیڕسی لەگەرت دارەشی بۆ بینێ دادێنم ئەوجا هەرچیم وەرگرت نیوە لۆت و نیوەش لۆ من شەر دەست بینەدا هەستە بابڕ واللهی ئەمن پیاوەکی ئەوهامە لە سێ خۆم با نادەمەوە بەس ئینشاءالله ئەتوش چونکە پیاوەکی ئەوەندە باشی شەردبی ئەوی وەرم گرت دەبی نیوەی لۆتوبی دەبی وەرشگری والله ئیشاڵە نیوچەوانت ئەتوو نووری لێ دەباری ئیشاڵە ئەتوو لۆ من دەبێ خێ نانا نیوەی ئینشاءالله سێ بکە نیوەی خۆت وەرگرت ئەستە بە پێشکۆ يا أخو بخير بعوضة هل ليه هتا إيران هاي فعفتك يا رب سلام لو نادي بخوارزات والله ميل فيهم جاي فاضي زاني وبينك حد مش بين سرك اللي بدم سدانك الدكان ايش باورت هذي الرقم ذاك بس او اخوا ريش يخسو وهاتي محزون جناب يا أخو بخير هل ليه هتا إيران عوضة فرقنا غريب لك القرق ما بدأت كنا والله حمود باشا الحمد لله أو خركة كنا والله خلق حمود ليت رازية وألي راضي دعاء دودك يا ربي خواهر عمرو دريج بتالبو مان والله أولى إن شاء الله تغسلناك إن شاء الله تغسلناك الأخرى أيات بتأيرا بناهم مدينة السوداء لو ديوخاني أو ماري ملته ديوخاني مني أري والله معلومة أما خدمة كاري أو خلقي وخلاصي يا ربي خواه دستو كرمت هروا بزياد بكاو آمين يا رب زياد آمين يا أخو بخير او جا ميلو بري زاني ملو إيش شاتي مثل جنابه وش إيش شيء بسكو كم حين سر اگر بكري زور ممنون كنا آخر يعني قابلنا انك ايش تبي نكري والله جنابي مير اول بخي نوا لبوك انزاع الشيء اذا انزاع بك الله أولى خلى الصحبة تكون ناكي نعم صعبة دنيا سيه براستي نوع كنت هو سبراستي اتتو مورك ملوكة انزاعك ملوكة إنسان سوتكم بري كل شيء تدري ما تكون مثلا ليه راتي إيرا أو تشش حف ما قلنا بتلوي هقدر أو بدي اخي أو وكجي دو الدعوة أو كجي ترى امان اوام متردي قرب درما براستيش ما بدي صعبة الشام مير
ئەم زۆر مەمنونی دەبم ئەگەر ئەوم لە بۆ موافقت بکەیت كره هم دست الناس اشتوا موافقة كره هاتسي دري بري بس ناموس لو سجع أو هو داوي من دقيقة جەنابی میر ئەتوو پیاوەکی هەتا برێ باشی هەتا برێ ئینسانەکی بەوەفای هەتا برێ ئینسانەکی بەعەتای هذا تبغى خراف ئەو خەرکە هەموو لێت رازیە ئەمن هەوکە ڕووم لە تو کردیە ئەو ئیشەی من خێری تووشی تێدایە خێری منیشی تێدای خێری ئەو ملەتەش تێدایە كره آخر هو كنجي خير هو ئەتوو لە بۆ موافقە بکە ئەو زە دوای تێدەگەین بەتەواوی دوای تێدەگەین كره أولاد السيم صعوبته ما تجربة بكي بە خدای سوحبەت نییە بەسەری میری ئەتوو بەس ئەوەندەی لە بۆ برای خۆت بکە يعني يبي زي بزيش بكري ئەوە خێری تێدایە ئەوە پێشە هەمووان خێری تو تێدایە جليه زانا باوەڕیز بۆ خدای هەبی أقول نازل سيم نازان بەڵام ئەگەر ئەوەی موافقت بکەیت ئەوە پێشی هەمووان پایە و مەقامی جەنابەت گەورەتر دەبی متمانەی خەرچیش بە تو زیاتر كره دەبی أولى والله نازل كره دست الناس يكون أمن ئەتوو لە بۆ برای خۆت ئەوەی موافقت بکە كره أولى أخذ صعوبة الناس سوحبەت نییە بەسەری میری بەڕاستیمەوە بەزە دەشببینی چ ئیسیفادەش تێدایە زي بزي بكري والله نازل سكير ئای دەستەکانت خۆش بیکە دەستەکان خۆش بی ئەودا مەطلبی دووەمم دەزانێت جیا ئەوە دۆ موافقت کردو بەس دوو زەلامی مستحقیشم بدێ لە بۆ ئیشەکەی جێبەجێ أول لقيناك بريو نعم أنت لو خذ كره خسر دي معناها میر دوو زەلامی مستحقم بدێ زەلامی چاک شابۆشێنی باش أولى أتو بقرآن شكل بس أمتين هذا ئەتوو لە بۆ برای خۆت ئەوەی بکە ئەو هەموو شتەچی لە بۆ جەنابەت ڕۆن دەبیتەوە والله لعبد الكريم والشوكة زيادة وأعظم زلايم باش أجر ئەشد الرادية والله ئەوانە زەلامی مستحقە ئەشد لە ئەوانە باشە عبد الكريم شوكة كاكل لقر ما أولى بروزات سيدي وتن بس كنا أقول بجري مكان أو نهائي رنسرا أو نا ئەوە میرچی گوتیا دەبی ئەو شتەی لە بۆ من جێبەجێ بکەێت هل بريارشي میری ئیمزای کردیا كرة الشرمزاري كل هاي روز نازل سيدي بس والله بالله أو كتر میرم والله ئەوە تەلەبەچ ڕەوایە كاكل قري برو بس ئەمەدار مستحقم أمانة مزيجاتي ديوتها بقرآن اشتكي لي أواني باشا تجي متعرف نا ئینشاءڵە هیچم لێ نایێ ئینشاءڵە کەیفیشت پێ دێ بس هسه بابا زۆر مەمنونم ستساو ولا بخير بك خۆش خليها دانیشە خليها تائلة ولا عبد الكريم ولا هذا تاني ولا في هذا كله بينك باشا قبل أول حياتي خوم أول يعني أم زور دوام يكرا زور شتمية طلب كرا بس أو زور غريبة أو لا عشان أولا دي مقصدي سبيت بخوام أولا شتشي دزاني لێدە ساڵە هەوڵانەکن میری تاخیر بووە دیارە شتێکی باشی لۆدانایە فرە دەبزانی بە قورئان ئەو کابرایە قەرەوە بەس نازانم لۆها تاخیر بوو تاخیر دەوەرە دەرێ ئەوە هات فرەوە دوو زەلامیش لەگەرە بە قورئان دیارە بارەکە السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته كان الله فرەدەرم تەقیێتەوە چت بەسەرها خۆش بیمار داوابی واللهی لێ دەگەردان دەرت خۆشە بەکەی و دیاری لێدە کومەلۆ ئەرێ واللهی کاک ساڵح کەیفەر ئەو کەیفێ ئەمن تێدامە دۆمبرێ بە قوربانت چەندە دووەرگرت چەندی لۆ نووسیمی چەندم وەرگرت کاک ساڵح دەزانین چەندم وەرگرت سەتم وەرگرت سەد ئەرێ واللهی سەد بە تەواوی نە یەکەم نە یەکجار سەد ئەرێ والله تەواو کاوەڕ نە گەنم نە على شیش نە
ايه پارە نا پارەش نییە بەسەری تو دەزانی چیە؟ چیە؟ بە کاک ساڵحی بریم ئەوەتە دەبخینەوە بزانە چەندە بزانە سەد چێ تەمەشاکە براتم والله هەزگم پێستوانەوە کە نەمدەبر دەزانم تێگەیشتی ئەوە 100 شاپ ئەرێ وەڵا 100 شاپی تەواو پەنجای من پەنجای جەنابەت کاچی خۆ پەنجایەکەی منیش لۆتو لە ڕاهی خوای ناوەڵا ئەگەر حەز دەکەی پەنجایەکەی خۆشم دەدەیم ئەتونەت گوت نیوێ بدە من ئەتو هەموو جارێ نیوێ وەرناگری کاکە پەنجایەکەی منیش هەلە بۆ تو بە هەر سەتی لە بۆ تو چ دەرێ کورە کاچ خۆ 50 شاپ ئەمە تاقەتی 3 شاپم نییە برا بەرێ وەڵا دەبی تااقەتشت هەبی و دەبی 50 شاپی ڕێژ لێ بدرێ کورە بیام لە کەلی شەیتانی وەرە خوایەوە دەترسێم سەوی کردی کاکە بەخوای ئەوە ئەمری میریا دەبی ئەو ئەمرش جێبەجێ بکرێ ئەرێ وەڵا چای بچارە ئەوکا فەرمو کاکە بیگرم بی بەنە ژۆرێ 50 شاپی لێ بدەن کورە ناوی خوای بنە کاکە کورە ئەی هاوڵای ژێمە دێ مەترسێ ئەی هاوڵای سالە کورە ئەوڵە مەترسێ ڕاوەستە کورە ڕاوەستە کاکە مەترسێ بەس شاپی یەکەم زەحمەتە باوڕت بەو قورعانێ هەموو قەلبت سڕ دەبی هەتا 49 شاپت کە دێدن ئاگال لە خۆ ئەی کوڕە بڕۆ وەرگرە ئەو چار ئەوە 5 لێدا ئەو 6 لێدا ئەوە 10 لێدا 41 42 لێدا 43 44 45 46 47 48 49 آخر شب تمامی لیدا 50 تمامو ای دستکان تا خوش بیتین اری والله آی بابا ورا بابا آی بابا آی بابا آی بابا حقي خود آی ورقلي بابا آی بابا ور ای خوانه دور دوتا نا والله قال دور دايما آی بابا صبر آی قلبت السر قال آی اخبرني بابا نمقو بس شافيه كم زحمتها آی بابا شافكاي كم قلب السر ذبي قال اخونا مني الله اري والله ادي استحق خود ورقت نمرض جيب دم صالح باباش جيمان للراقرن انقوش جيب للراقرن اوي سينجي بخوا سينجي دكتيان